کاتژمێر حوتی بەیانی دەنگدانی گشتی دەستی پێکردو هاوڵاتیان ڕویان کردە بنکەکانی دەنگدان و دەنگی خۆیاندا ئەو هاوڵاتیانە دەنگدان لە کەرکووک بە گرنگ دەزانن بۆیە داوا دەکەن هەموو کەسانەی مافی دەنگدانیان هەیە بڕۆن دەنگی خۆیان بدەن. داوا لە هەموو کەسێک شاری کەرکووک بە شەرەف بێنە سەر چونقەکان وعدەی سەودانە وعدەی ئەوە نییە بڵێ ئەمە بۆ حیزبێکە بۆ حیزبێک نییە ئەمە بۆ کوردە و بۆ خۆمانە بۆ ئایندەی مناڵەکانمانە بە هیچ دوو دڵێک شەرم لێ شتێک نەکا ئەمە چۆن ئەڵێی بۆ کەرکووک لە دەستمان دەرنەچێ لەسەر هەر کوردێک بە شەرەف ئەبێ بێ سەودان بێت ئەمە ئەوە نییە بڵێ بۆ ئەو حیزبێ و بۆ ئەو لایەنەیە ئەم جارەی کەرکووک بۆ ئەوەیە کەوا ئێمە دەنگ بێرینەوە لە بەغدا بتانین قسە بکەین داوای مافی خۆمان بکەین بۆ کەرکووک زۆر زۆر گرنگە لەبەرەوە ئێمە خەڵک کەرکووکین ئێمە کەرکووکین من لە 50 ماڵم لە کەرکووکە تێگەشی ئەی من دەنگ نەدەم تو دەنگ نەیگوای کێ دەنگەدات ئێمە کەرکووکین ئەوێ دەنگ بدەین. لای خۆیەوە بەرپرسی ڕاگەیان و پەیوەندیەکانی نووسینگەی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت 2155 وێستگە لە کەرکووک دابەش کراوە بە سەر 334 بنکەی دەنگدان و زیاتر لە 956,000 هاوڵاتی کەرکووک مافی دەنگدانیان هەیە. لەم پرۆسەیەدا 334 بنکەی دەنگدان کراوەتەوە کە بریتیە لە 2155 وێستگەی دەنگدان بۆ هاوڵاتیانی شارەکە ئەوەی کە مافی دەنگدانیان هەیە وە ژمارەکەیان زیاتر لە 956,802 کەسە و هەروەها بۆ ئەو ئاوارانێک کەوا لە شارەکە جێنشینین و هەروەها لەگەڵ هێزەکانی حەشدی شەعبیە سەرانسەر ئەوە 2155 وێستگەی دەنگدانە پرۆسەکە لە کاتژمێری حوتی سەربانیەوە دەست پێ کردەوە بەردەوامی ئەبێت تاکو 6 سەر لە ئێوارە و پرۆسەکە تاکو ئێستا خۆشبەختانە بە شێوەیەکی ڕێک ئەڕوا بڕێە بێ بوونی هیچ کێشە و هەروەها ئەم پرۆسەیە چاودێری ئەکرێ لەلایەن تیمێکی زۆرەوە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی هەروانیونەری قەوارە سیاسەکان و هەروەها کۆمیسیۆن و کارمەندانی ئامادەیە بۆ پێشکەشکردنی هەرچی هاوکاریە بێ لە پێناو دەنگدانی هاوڵاتیان و کە مافیان دەستەبەر بێ. لە دوای ساڵی 2003 یەکەم جارە بەبێ دەسەڵاتی ئەمنی و ئیداری کورد لە کەرکووک هەڵبژاردن بە ڕێوە دەچێت ئەویش لە ژێر چاودێری توندی هێزەکانی ناوخۆ و دژە تیرۆری عێراق و هێزە ئاسمانیەکانی عێراق کە بە فڕۆکە چاودێری پرۆسەکە دەکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.